بەرنامەکانی ڕابردووی کورسان مەگەزینە لەم چەند بەرنامەی لەم ئێوارانەیە کە پەخشمان کرد ئاماژەمان بەو کرد کە خانمە گۆرانی بێژێک بە ناوی خات و ڕۆژگار یەکەمین بەرهەمی هونەری خۆی بڵاو کردەوە بە ناوی لۆرکێ. جا باسیشمان لەوە کرد کە لە چەند ئێوارەی داهاتوە خات و ڕۆژگار لە نێو سودەی کورسان مەگەزینە لەگەڵمان ئابێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ. بە سوپاسەوەم ئێوارەی خات و ڕۆژگار عەبدوڵڵا گۆرانی بێژ لە نێو سودەی کورسان مەگەزین لەگەڵمانایە، هەروەها کاک وەلید ئەحمەد کە بەڕێزیان میوزیسیانن، هەروەها هەرچەنە میوزیکەکە فۆلکلۆرە، بەڵام کاک وەلید کاری داڕشتنەوەی بۆ میوزیکەکە کردووە. ئەم ئێوارەی هەردووکیان لە نێو سودەی کورسان مەگەزینەوە لەگەڵمان و باس لە ئەو بەرهەمەوە هەروە بەرهەمەکانی داهاتووی خۆیانەکەن. سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش بێت، بەخێربێن بۆ سودەی کورسان مەگەزین. زۆر سپاس بۆ ئێوە بەرهەمە نوێیەکەشتان پیرۆز بێت. زۆر سپاس. خات و ڕۆژگار سەرەتا لە تۆ دەست پێ یەکەم. یەکەمین دەرکەوتنی تۆ لە کەناڵی کورساتەوە بوو کاتێک کە گۆرانیەکت وت و ئەو گۆرانیە بۆ ترند، یان لە ناو خەڵکە زۆر ڕۆشت و خەڵکی حەزیان بەدەنگە بوو، بەڵام تۆ لە دوای 12 ساڵ ئەنجا ئەم بەرهەمەوە بڵاو کردەوە. تۆ بڕیاریەکە ئەم بەرهەمە بڵاوکەیتەوە لە دوای 12 ساڵ دەستکەی بەکاری هونەری. دەست خۆش بێ سەرەتا ئێوارتان باش. وڵا خاتون گیان دوای کە لەو بەرنامە دەرکەوتم تەبعاً خۆشم چاڕم ناکرد ئەوە نەکاردانەوەی خەڵک زۆر بێ. ئەو کاتە سۆشیال میدیاش بەو شێوازە بەکار نەهات بڵێن بکرێ بە ڕیل و بچێتە ناو خەڵکەوە، بەڵام وردە لە یوتیوب هەر ڤیۆکەی بەرزە بۆیەوە. ئیتر منیش چەند ساڵە چاوەڕێم کردووە تا بە بەرهەمێکی باش و کارێکی ناوازە دەربکەوم. کە کاک وەلید عەرزی ئەو ئیشەی بۆ کردم، طبعاً زۆر خۆشحاڵ بووم. مۆسیقاکە مۆسیقاکی زۆر جوان بوو. گەڕام بە شوێن شعرێکە خۆشی پێشنیاری شاعیرەکەی بۆ کردم، ئەحمەدی کۆر، وتی لە ناو دیوانەکە بەگەڕێ خوێندمەوە، زۆرم خوێندەوە تا ئەو شعرم هەڵبژار کە لەگەڵ ئەوی ئەحساسەیە بگونجێ. ئەنجا تەمرینێکی زۆر و یعنی کاک وەلید باش هیلاکی کردی. کاک وەلید زۆر هیلاک بوو پێمەوە لەبەرەوەی فێری مەقامەکەی کردم. مەقامەکە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆنیێت و چەند جار خۆم ئامادە کردەوە و توێتی نا ئەبێ ئەمان بگۆڕین ئەمە جوانتر بڵێ کاری لەسەرەوە بکەرەوە. دووبارە کارم لەسەر کردەوە هەتا ئەم بەرهەمە دروست بووە. دەستە خۆش بێت. کاک وەلید تۆ باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت کە ئەو میوزیکە چۆن بۆ داڕشتەوە و باسی مێژووی ناسینی خۆتمان بۆ بکەی لەگەڵ خات و ڕۆژگار لە پێش بەرنامە باست کرد. ئێوارەتان باش. میوانداریە ڕاستێکی من و خات و ڕۆژگار ناسین یەکترمان بۆ ساڵی 2022 ئەگەڕێتەوە. 22 چەند کارێکمان بەیەکەوە کرد لە دەرەوە و پاشان لە کورساتە بانگەشتی بەرنامەی ڕۆژێکی نوێ کرا و کارێکمان بەیەکەوە کرد. خات و ڕۆژگار سەرڕایەوەی کە دەنگبێژە خۆی پسپۆڕە لە شێوەکاریە، دەستی ڕەنگینە لە وارەیە. بەڕاستی بەهری دەنگی و لێهاتوویی چڕینی مەقام تایە هەبوو، بۆیە ئارەزووی ئەومە بوو کە بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان بەرهەمێکی بۆ دابڕێژم یاخود موزیکێکی بۆ دابنم، تا کۆمپۆزی ئیشێکی بۆ بکەم بۆی بتوانین ئیشێکی ئۆرکێسترایی بە دەنگی خاتون ڕۆژگار تۆمارکەین. تەرەوە بوو چەندین جار گفتوگۆی چەند مەقامێکی جۆرا و جۆرمان کرد تاکو ڕێکەوتین لەسەرەوەی کە بۆ نمونە چی بووترێ و ئاوازەکە چی بێ و ئاوازی ئەو بوو هەڵبژاردنەکەمان کەوتە سەر لۆرکی ئەو ئاوازە فۆلکلۆرەیە کە پێشتر خوا لێ خۆش بوو هونەرمەند حەسەن زیرەک چڕی بووی. ئیتر ڕاستێکی وەکوی کە فەرمووی باسی کرد ماندووبوونێکی زۆر چەندین جار ڕیکۆردمان کرد و چەندین جار ڕاهێنانمان کرد و چەندین جار سۆدیۆمان گۆڕی هەتاکو بە جوانترین و باشترین کواڵەتی بتوانین تۆماریکەین. پاشان بەکارهێنانی ئەو بەرنامانەی کە لە بواری تۆمارە هەموویمان بەکارهێناوە خستمانتە خزمەتی بەرهەمەکەەوە بۆی بتوانین باشترین کواڵەتی پێشکەشی بکەین. دەستە خۆش بێ کاک وەلید. خات و ڕۆژگار لەسەر ئەم ڕێچکەی خۆی بەردەوامی ئەبێت یاخود ڕۆژگار بە شێوازی جیاوازە بینین؟ وڵای حەزەکەم هەلە سەم ڕچکەی خۆم بەردام بم، حەزم لە بەرهەمی زۆر و بۆر و ئەوانە نییە، حەزەکەم شتەکە جوان و شایستە بێ. زۆر باشە، ینی هەر لەسەر ئەم ڕچکەی خۆت بەردەوامە بیت. بەڵێ. حەزت بە ڤیدیۆ میوزیک هەیە، ڤیدیۆ کلیپ هەیە؟ حەزم لێ هەیە، بەڵام
لەگەڵ کاگۆلی دشا باسمان کرد کاگۆلیت وتی ئەم بەرهەمە بۆ ڤیددیۆ کلیپ نابێت لەبەرەوەی کارێکی ئۆرکێستراییە و یعنی ئەگەر کارێکی کە بکەم هەر کوردی جوان بێت بەڵێ بۆچینە حەزەکەم ڤیددیۆ کلیپ چکە زۆرترێتە ناو خەڵکەوە. دەکەواتە مادەم هەردانیشین و بینەرانیش ئێستا گویان لێمە ئاگایان لێمانە کاگوەلیت بۆ گوێبیستی بەرهەمێک نەبین لە خات و ڕۆژگارەوە بۆنا کاتە مەقامێکمان پێشکەشکە. زۆر سپاس. مەقامەکە هەر هەمان مەقامە مەقامی حیجازکار ئەوەی کە لە بەرهەمەکە پێشکەشمان کردووە بەسەرچاو فەرموو. عزیزای کەسمای دیەمایای تا بە مەحشەر هەر دەبێژم ئەی سەڵاو لە منی غەریبایی فانی بوو عومری درێژم نەمدی ڕووی شۆخی حەبیب نەمدی تێر دیدار یاران چاو بە خوێن چون سەیلی باران بووم بە سەرمای جەخاران لێم بڕای سەبر و شەکیب لێم بڕای سەبر و سکونا لێم بڕای سەبر و سکونا کردمی حەسرەت زەبوونا جان و دڵ غەرقابی خوونا و دڵ کەبابم بۆ حەبیب کوا تەبیبێ میهرەبان بێ مەرهەمی دەردی دڵان بێ یەک دڵ و قەلب و زبان بێ نەک بەزار و دڵ قەلیب عزیزەی کەسمای دیەمای خوا دەنگ خۆش بێت. زۆر زۆر بەرهەمێکی جوان جا تۆ بە شێوەیەکی ڕاستە و خۆش ئێستا پێشکەشە کرد بەجددی دەست خۆش بە هیوای بەردەوامی. کاگوەلی تۆ بۆچی فلوتەکە لەگەڵ خۆنیە گلەیی بێت پێش بەرهەمێکە پێشکەش کردین مافی خۆتان نەگلەیی بکەن بەڵام بەڕاستی ئەمڕۆ تەورەکەمان نەبوو کە باسی ئەم بەرهەمە بکەین هەڵبەتە لە ڕۆژی شکەیە لەگەڵ کارێکی نوێ و سوپرایزی نوێە بەرهەمێکی هاو بەشتان پێشکەش کردایە نابوو وەنیە هەموو شتێک جێی گفتوگۆیە بەڵام کە بۆ نمونە ئەمڕۆ ئێمە باس لە کارێک کە لە قەباری ئۆرکێسترایەکەین بۆ چاوپێکەوەندی داهاتووە توانین بۆ نمونە بەرهەمێکتان ئینشەڵڵا. کاگوەلیت بەردەوام ئەبێت لە کارکردن لەگەڵ خات و ڕۆژگارە بەرهەمی نوێتان ئەبێت نەک با بڵین بۆ نمونە هەر لەگەڵ خاتون ڕۆژگار هەڵبەتە هەرچ کەسێک کە بەهری بەردەوامی لە کار و بەرهەم و پرۆژە و چالاکیەکانی کاری هونەری ئەگەر وەستانی تیابێت هەڵبەتە ئەو هونەرە سستە بێت ئەو هونەرە ئەوەستەیە دامرکێ ڕێک لە شوێنی خۆی ئیتر هەنگاو نانێت بۆیە پێویستە هونەر بە تایبەتی هونەری موزیک بەردەوامی هەبێت ژەمین بێ یاخود شەڕین بێ یاخود کاری کۆنسرت بێ هەر بەرهەمێک بێتۆ گرنگوێ بەردەوام بیت بێگومان لەگەڵ خاتون ڕۆژگارە ئێمە پلانی ئەوەمان هەیە کە بەرهەمی کە ڕیکۆردکەین و بەرهەمی کەش ئەبێت هەرچەنێ من ئۆرکێستراکەی کاگوەلیدا گروپینەوە بەڵێ دەست خۆشکە ئاماژەتان پێکرد ڕاستەکەی لە پلانە بۆن کە کاری باش پێشەکەین سەنی من ماوەی 3 مانگ بەر لە ئێستا بووە لەم
بەرنامی بەڕێستان بەڵێنی ئەومە کە ئێمە لە کۆتایی هاوینە بۆ پاییز بەرهەمێکمانە بێت ئەوە پێشکەشیەکەین ئیترەوە بوو بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ لێرەوە باسی دەستان خۆش بێت. زۆر سپاس. هەربژین. خاتۆ ڕۆژگار بەرهەمی دواتری ئامادەیە یاخود ئێستا بەتەمایە هیچ کارێکی دیکە بڵاو بکاتەوە؟ لە ڕاستیە بەتەمانیم جارێکە لەگەڵ کاگۆلیت باسی بەرهەمێکمان کردووە گوێم لێ گرتووە ئەویشم زۆر بەدڵە و ئیتر وردە یعنیها لەبەرەوەی شتی کەمان هەیە پێوەی مەشغوڵ بین نابێت ئەوانەی کەش ئیهمالکردن ئێستا جۆر تازەیە با بڕوا جارێکە ینی جارە بەرهەمی نوێت ناوێت جارێکە. زۆر باشە ئێمە هیچ شتێکمان نەماوە چکە لە سوپاسکردنی ئێوە ئەگەر شتێکتان مابێ ئاماژەی پێ بکەن. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم دەرفەتە کورسەت دایمە پێشانگە لای من. زۆر سپاس بۆ تۆش کاگوێنی. زۆر سپاسانەکەین دەستان زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە زۆر سپاس کاتم بۆ کورسات مەگەزین بە هیوای کاری زۆر جوانتر بێگومان هەر کارێکتان هەبوو ئێمە بە خۆشحاڵی و لە کورسات مەگەزینەوە باسی لێوە ئەەکەین و بڵاوی ئەەکەینەوە. زۆر سپاسانە. سپاس بۆ ئێوە.